الرحمن الرحیم بۆ بەڕێزان وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی وەزارەتی ناوەخۆ وەزارەتی تەندروستی بابەت داواکاری دیارە لای بەڕێستان کە ئەو پەتایە زۆربەی وڵاتانی جیهانی گرتوتەوە هەرێمی کوردستانیش بێ بەژنە بووە لەم پەتایە و لە جەنابتان دیارە مامۆستایانی ئاینی هەر لە سەرەتاوە پابەند بوون بە هەموو بڕیار و ڕێنمایە تەندروستیەکان و ڕۆڵێکی بەرچاو و کاریگەریان هەبوو لە پابەندبوون و هۆشیارکردنەوەی خەڵکی هەرێمەکەمان. ئێمەش وەک هەستکردن بە ئەرکی سەرشانمان بەرامبەر بەخوا و خەڵکی موسڵمانی هەرێمەکەمان و لە سۆنگەی پەرۆشیمان بۆ ئەو بارودۆخەی ئێستا کە هەرێمەکەمان تێدا گوزەر دەکات ئەم چەند خاڵەمان بە گرنگ زانی ئاراستەی بەڕێستان بکەین و لە ئێوەی بەڕێز داوا بکەین. یەکەم، سوپاس بۆ خوا چۆن مزگەوتەکان کرانەوە بۆ ئەنجامدانی نوێژە فەرزەکان ئاوهاژ ڕێگا بدرێت بۆ ئەنجامدانی نوێژی هەینی و وتاری هەینی بە مەرجی جێبەجێکردنی ڕێنمایی تەندروستی، چونکە نوێژ و وتاری هەینی دروشمی ئیسلامن ناکرێ پەک بخرێن. خاڵی دووەم، پەرەپێدانی سێکتەرەکانی تەندروستی و چارەسەرکردنی نەخۆشەکانمان بە تایبەت توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا لەم بارودۆخە سەختەی ئێستادا. خاڵی سێەم، ئاساییکردنەوەی ژیانی خەڵک و باشکردنی ژیان و گوزەرانی تەواوی خەڵکی هەرێمەکەمان و دابەشکردنی موچەی موچەخۆران لە کاتی خۆیدا و بەبێ لێبڕین. لە کۆتاییدا هیوامان وایە لە بەڕێستان ئەم داواکاریانەمان بۆ جێبەجێ بکەن کۆمەڵێک لە مامۆستایانی ئاینی هەولێر و دەوروبەری 12/8/2020. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بۆ ڕێگریتان لێکرا مامۆستای بۆ ڕێگری لەیەوە کرد. بەداخەوە دوای ئەوەی کە ئەو ڤایرۆسە کوشندە وڵاتی ئێمە گرتوتەوە مزگەوتەکان داخران بۆ پارێزگاری لە ژیانی هاوڵاتیان مسلمانان. دوای ئەوەی سوپاس بۆخوا مزگەوتەکان بۆ نوێژکردن کرانەوە خەڵکێکی زۆر لە نوێژخۆنان داوا دەکەن مزگەوتیش بۆ خوتبە بکرێتەوە. دیارە ئەو ڕۆکە هەندێک لە مامۆستایان شاری هەولێر گربوتنەوە بە ناوی داواکردن لە بەڕێز دەنابی وەزیری ئەوقاف و بەڕێز دەنابی پارێزگا و ئەو بەڕێزانەی کەوا مهتەم بەو قەزیەیە. دوای ئەوەی کەوا ئەو مامۆستا بەڕێزانە لە مزگەوتەکان هاتن دوای فشاری خەڵک لەسەریان هاتنە مزگەوتی سەواف گربوونەوەیەکی هێمنانە بکەن باوەڕ بکەن هیچی گۆچانیشان پێینە گۆچان نەک سیلاح و دەمارچە. ئەنجا هەستان هێزێکی زۆری ئاسایش و هێزەکانی ناوخۆ دژە تیرۆر هەڵیان تا سەر ئێمە تا ئێستا پاسەوانەکەم ژیراوە خۆشم زۆریان لێدام و خەڵکی بە هەڵوێستی شاری هەولێر من دەرباسیکردن ئێستا میش وەکو حیمایەکەم شوێنم بزر دەبوو بەداخەوە بۆ ئەو دەسەڵاتێکەوە داوای موچە دەکەی هەر تووڕەیە، داوای خوا دەکەی هەر تووڕەیە، داوای نوێژ دەکەی هەر تووڕەیە. ئەو لێرانەوە ئەو مامۆستایانە شاهدن وەڵڵاهی دەنگ دەرانی ئەو حیزبە عەلمانیە بێدینانە هەر هەمووتان لەگەڵوان شەریکن. ئەنجا کوڕە سەیری، کوڕە شێخی، کوڕە مەلای، کوڕە حاجی هەرچی هەی کە دەنگت بەو زاڵمەی داوە لەگەڵ بی کە لە مامۆستای ئاینی داوە و ڕێژی مامۆستایانی ئاینی بە خوێن کردەوە ئێمە لێرە داوای خۆمان بەرز دەکەنەوە بۆ سەرۆکی هەرێم و خواردتر و هەموو ئەوانەی کەوا خۆیان بە خەمخۆر دەزانن خۆیان بە بەرپرس دەزان بەداخۆ مەسئولمان زۆرم بۆ پارە خواردن بەڵام خەمخۆرمان نییە بۆ خەمی خەڵک بەڵام داوا دەکەن ئەو مامۆستایانەی کە گیراوان بەر بن ئەو پاسەوانەی من کە گیراوە بەر ببێ و هەروەها منیش داوە سکاڵای خۆم لە هێزەکانی ناوخۆی هەولێر تۆمار دەکەم. ئەو مامۆستایانەی کەوا لێمانەوە دابڕان هەموویان لێدران. معلوماتی جەنابتان زۆر لە مامۆستایانیان گۆربیان کاکە ئەوڕۆ تازیل کرایتەوە لێرەنیە لە شوێنێکی دیکە مامۆستایەکانیان براو کردبوو و داوا ئێمەش هیچ شتێکمان داوا نییە نەمان گوتی حکومەت بڕوخێ نەمان گوتیا مزاهرە گوری خەرک هەموو تاخۆ دیوارەکان بڕوخێنی مامۆستایانی ئاینی هەروەکو مامۆستای ئاشتینە شیعار و دروشمی ئێمە تەنها داوامان کردێت جەنابی حکومەتی بەڕێز با مزگەوتەکان بە ڕووی نوێژ خوێنان بکرێتەوە نوێژی جومعە و جەماعاتی لێ بکرێت چۆن ڕێتان داین کەوا جەماعات بکرێ بە هەمان شێوە کە نوێژی جومعەشی لێ بکرێ ئەوەش داوا کاری خەرچی نوێژ خوێنانە لە ئێمە